لە ناوخۆ لە دەرەوە لە ناوخۆ لە ڕێگەی دادگای فیدراال لە دەریشەوە لە ڕێگەی دادگایەکی فەڕەنسیەوە ئەو دۆسیەی بردەوە کە لەسەر هەرێمی کوردستان و تورکیا بووە. طبعاً سکاڵاکە لەسەر داوای عێراق بووە، ئێستا عێراق بردوێتیەوە، تورکیاش ڕازی بووە. کورد هەم ڕازی بووە ئەویش بردوێتەوە. فعلا کورد تەسەوڕەکەی لەم قۆناغەیە کە ڕوبەڕووی ئەم شتە ئیقلیمی و دووەلیە بۆتەوە بەرەوچوو ئێچێ. من پێم وایە کورد جارێکی دیکە لە مێژوو ناتوانین بە زەقی بڵێن هەڵەی کرد، بەڵام سوودی لە ئەزمونەکانی ڕابردووی خۆی وەرنەگرت بەوەی کە هەمیشە ئەو مەترسیە لەسەر کورد هەبووە. ئەو وڵاتانەی کە کوردی بەسەردا دابەشکراوە ئەو ڕۆژانەی بەرژەوەندەکان دەگاتە ئەوەی پێکەوە ڕێک دەکەون، یەکێ لەو فاکتەرانە لەو لایەنەی کە بەشدارە بۆ چەسپاندنی ئەمن و ئاسایش لە وڵاتەکەیان کووردە. تۆ حساب کە کورد لە ئێران، کورد لە تورکیا، کورد لە سووریا، کورد لە عێراق. کە باسی ڕێکەوتن دەکرێت لەسەر چ ڕێکەوتن هەیە؟ لەسەر ئەو هۆکارانە هەیە کە کێشە لە ناوڵاتەکەی دروست دەکات بە پشتیوانی یەکێ لە وڵاتانەی دراوسێ. واتە بیر لە چ دەکەنەوە؟ بیر لەوە دەکەنەوە ڕێککەون. کە ڕێک دەکەون چ ڕێک دەکەون؟ لەسەر ئەوەی نە ئەو پشتیوانی کورد بکە لە عێراق، نە ئەوش پشتیوانی کورد بکە لە ئێران یا لە سووریا لە تورکیا. فەرمی 75 آخر 75 بەنەوەعی تر. ئەخ بۆیە من ئێستا سەردەمەکە گۆڕاوە جاران کۆتاییان بە شۆڕش شێنا. مەسەلەن کۆتایی بە شۆڕژ نییە، ئێستا شۆڕژ نییە. ئێستا کیانێکی سیاسی کوردی هەیە، هەم میلەتی کورد، هەم زۆر لە وڵاتانی دەرەوە و لە هەمووشی گرنگتر لە دەستوری هەمیشەی عێراقدا بەشێکە لەو مافەی کە بۆ کورددان درراوە. واتە ئەمەی ئێستا قوارەیەکی سیاسی یاسایی هەیە، هاسان نییە هەڵی وەشێنەوە. بەڵام دەکرێت چ بکەن؟ بیر لەوە بکەنەوە شێوازی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەو سەربەخۆی خۆمان داوامان دەکرد کە ئابووری سەربەخۆ یا بە شێوازێک لە شێوازەکان و دوورکەوتنەوە لە عێراق کە خۆتان لەبیرتانە زەردەمایەک دەمانگو عێراقمان تەلاقدا. ئێستاکە وەکو دەڵێ ناچارین جارە چریکە گروپەنەوەی لە چێ؟ لەو گروپیکیان و عێراقمان تەلاقدا. من قەت لەوە نەبووم قسەکانیشم جێلێ من تەبعاً لەگەر ڕفراندۆم نەبووم لەم کات و ساتە. بەس لەبیرت بێ گەر مەسوولی یۆنامی لە تاران کە مەسوولی بەشی سازمانی میلەلی خاوەرمیانەیە هاتە دەفتەرەکە ئێستا ڕسممانەیە. من گوتم هەر کەسێک دەنگ بەسەر بەخۆی کورد نەدا خیانەت دەکە. بەس پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا دەکرێت لەم قۆناغی ئێستا من کەومە دوڕیانێک یەکێک بێ برێ نە ئێکێکیش برێ بەڵێ، ئەو بەڵەیە کە ئەو ئاواتانەی هەموو کوردەکەیەتی دروستبوونی کیانی کوردی سەربەخۆی کوردیەوە نیە، من بڵێم نەخێر، کەواتە من دەمە ئەو بەرەیە کە دژی ئەو خواستانەی گەری کوردە بە دڵنیایی گوتم من ناچارم دەبی برێم بەڵێ. بەڵام ئایا سەرکردایەتی سیاسی کوردی ئەو کاتەی ئەم فۆرمەی خستە بەردەستی ئێمە کاتی بوو یا کاتی نەبوو؟ من پێم وابوو کاتی نەبوو و من دەشگەڕێمەوە بۆ بە ناچاری باڵەکەشگرەوە. باڵێ بەڵێشم داوە من بە ناچاری ینی ببوورە دەگەڕێمەوە بۆ قسەیەکی ڕەوانشاد مامجەلال لە کاتی خۆیان گوتی پێم وایە دەوڵەتی کوردی خەونە. خەون بەو معنایە نییە من نامەوێ بیبینم، بەڵام بەو معنایە ئەو مەرجانێک کە پێویستە بۆ دروستبوونی هاتنەکایە و هاتنەدی ئەم خەونە ماویەتی. چوە تۆ لە جوغرافیەکی سەقەت دای، لە جوگرافیەکی خراپی سیاسی ناوچەکە دای. تۆ لە کوردستانی عێراق تەماشاکەم ڕۆژهەڵاتت ئێرانە، فارسە، ئازەرە، تورکە، عەرەبە، سەرود تورکە، تورکیایە، دەستە ڕاستت دیسانەکە با بڵێن غەربت سووریایە، جنوبی غەربت عێراقە. واتە لەم جەزیرەیە حاسان نییە تۆ بتانی بەس بیر لە ئاسمان بکەیتەوە کە ئاسمانیشی تۆ نییە. ئاسمانیشی تۆ نییە، چونکە ئاسمان ئەم وڵاتەیە کە جوگرافیەکی سیاسی معتەرەف و معتەبەری هەیە کە حەقت پێدا ئاسمانەکە تۆ بە تیارە پێدا بفریان نەفری. واتە هیچ نییە، کە هیچ نییە مەرجەکانی
جێبەجێکردنی ئەو خواستە هەم قورس بوو هەم خراپ بوو. ئێستاش شتێک هەیە لە قازانجی ئێمەدا کە ئابێ وریاوین لەوەی چییە؟ ئەوەیە کە قوارەی هەرێمی کوردستان لە چوارچێوەی دەستوری هەمیشەیی عێراق اعترافی پێکراوە. خەتەرەکە لە چدایە؟ خەتەرەکە لە چاوپێداخشانەوە بە دەستوری عێراقیدایە کە هەوڵێکی وایە ئەخەونی ویستم باسی کە مەسەم یەک لەوانە ناودێنم ساڵح مطلق سەردەمای ئاگێکێک بوو لەوانەی لە پەرلەمانی عێراقی ئیمزای کردێ کە بەڵێ ئەو مافە بۆ کورد بێ ئەیگوت ئەو پەنجەی خۆم ئابرم جارەشی دیکە و ئیمزای بکەم. ئێستا ئەمە بەشێکە لە حکومڕانی لە عێراق بەشێکە لەوانەیە کە دەیانەوێ ئیعادەی نەزەر بکەنەوە لەو دەستورە. واتە ئێمە ئەوەی کە گرینگە دەبێ ئەو چەند شتە بکەین. یەک ئەبێ ریزەکانی خۆمان یەخەین، ئەبێ واز لە خواستە سیاسی حیزبی شخصیەکانی خۆمان بینین، بیر لەوە بکەینەوە یەک گوتاری سیاسی یەکگرتومان هەبێ. پێویستە ئەو خیتابە سیاسی دروست بێ، ئەبێ دەسەڵاتدار کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆ یەکێتیش بەشێکە لەگەڵیا، گۆرانیش بەشێکە لەگەڵیا. ڕاستە ئەمڕۆکە یەکێتی لە حکوومەت کشاوەتەوە بەڵام دەستبەرداری حکوومەت نەبووە، دەڵێ من کشاومەتەوە تا داواکاریەکانم جێبەجێ دەبێت. گۆران مەسەلەم ئەگە بچیرەی بپرسی دەڵێ منیش هەر ئەو خواستانێک کە یەکێتی هەیتی ممکنە زۆر لە خواستانە منش پشتیوانیم، بەڵام شێوازی یەکێتی قبول نەبێ شێوازێکی تر قبول بێ. لێرە حکوومەت بە شێوەیەکی گشتی لە دەستی پارتیدایە، واتە پارتی مەسئولیەتی گەورەی دەکەوێتە سەرشانی کە چەند ئامادەیی هەیە بۆ ئەوەی هەنگاو بە هاویشتێ بۆ چارەسەرکردنی ئەم کێشانەی کە لە هەرێمی کوردستان هەیە، بە تایبەتی بۆ ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بەغدا. چونکە بەغدا بمانەوێ نەمانەوێ، ینی ئێمە ئەگەر سەیری بکەین میلەتی عراقی هەر ئەو میلەتەیە کە سەدام حکومی کردی کاتی خۆی وانە هەر حکوومەتەیە کە حکوومەتەکانی پێشی حکوم واتە ئەوەی لە زمانی سەدام حوسێن لەگەر دەسەڵات بووە، ئێستا لەم زمانەش بەشێکی زۆری لەگەر دەسەڵاتە. من ئەمێ نەچینە ناو هەندێشتۆ بەڵام ئەوەی قسەیەک کرد ناچارم و پرسیارە لێ بکەم چێتیڵی بایکۆتی کرد وایە بەڕێزشی نوێنەری حکوومەتی لەسەر پشتیچێتی لە تاران لەگەڵ ئەو بایکۆتەی من پێم وایە بایکۆت حەل نییە کاوتە لەگەڵی نیت دێگەیش نەفەرزی مەکە لەگەڵی لەگەرش نادەزانە من دەڕم بایکۆت حەل نییە، بەڵام ناشکرێ ئەو شتانەی کاقوبات و دەستەی یەکێتی لە حکوومەت ئەیزانم ممکنە من هەمووی نەیزانم و ئەگە هەمووشی بیزانێ بیەوێ یەکێتی لە حکوومەت دەرکە وەکو تۆ باسکە منیش کە ئەندامە چی یەکێتی و ڕابردووەکەم هەیە لەگەر دروستبوونی یەکێتی نیشتمانی کوردستان ئەبێ ئەو کاتە منیش لەگەڵ ئەو بێمە دەر، بەڵام ئەو لە ئەنجومەنی وەزیران بایکۆتی کردواتۆ لە ئەنجومەنی وەزیرانیەوە تا دوێنێ پێرە کاقوبات دەرێ مەسەم با بڵێن کاک بافڵ یا یەکێتی نیشتمانی کوردستان باشترە کە بڕێ دەرێ ئێمە مەرجمان هەیە بۆ گەڕانەوە دەبینێتەوە وتو یشکردن لەسەر مەرجەکان چەندی قبولە چەندی قبول. جەناب فەرموو دیساگەر پارتی ڕفراندۆم بکات قاوارە بپارێزێ مەترسیەکەش لەسەر دروست بکە ئابووری سەر بەخۆ بکە هەموو دەسەڵاتی لای پارتی لەگەڵ عێراقاوی پارتی ڕێکەوێ ئیشی یەکێتی و گۆڕان و حەزبەکانیشیش لە بیر نەچی تۆ ژۆکو گوتت پرسیارە کرد بۆ دروستکردن تۆش پرسیارە کرد بۆ دروستکردم ئابووری سەر بەخۆ چی لەگەڵ نەبوو هەمی لەگەڵ بوو وایە هەر پێنج حیزبەکەەوە هەمویان لەگەڵ بوو یەکگرتووی ئیسلامی من یەکێک لەوانم هەموو نوێنەری حیزبەکان لە تاران کە لەگەڵ منن بە یەکگرتوو بە کۆمەڵ بە سۆشیالیزم بە بزوتنەوە ئیسلامی بە پارتی بە یەکێتی شەش حیزبین. ئەرێ گوتم کوڕینە ئەم برادەرانە چون کۆ بنەوە بڕیاریاندا ئابووری سەربەخۆ لە قازانجی کوردە مژدەم لە قازانجی کوردە، بەڵام بیریان کردەوە چۆن ئابووریەکی سەربەخۆ شێوازی چۆنە دیسپلینی چییە کە بتوانن ئابووری سەربەخۆ وا کۆنتترۆل بکرێ کە کەس نەتوانێت لە خۆی و یاری پێ بکە وەڵامەکە نا. لێرە من تەک تەچی حیزبەکان بە بەرپرسیار دەزانم کە بڕیارێکیاندا وەکو بڕیاری ڕێفراندۆم بڕیارێکیاندا نەیانزانی ئایندەکە چی لێ دێ. ئێستا فەرموو تۆ ئەوەی سەربەخۆ هەڵە بوو لەو کاتەیە
بۆ میکانیزمە من بەو میکانیزمە ئێستاش بە هەڵەی دەزانم نەتیجەکەی دەرکەوت کە فەرموو ئێستاکە ئێمە داوا دەکەین ساڵێکمان لەسەر ڕاوەستن هەتا قانونی نەفت دەردەچێەوە نیە ناوەستن دوو مەگەر ئەگە قانونی نەفت فقط ئیسیفادەکردنە لە کات قانونی نەفت دەربچیە لە قازانجە نا لە قازانج ئەوەیە عاقڵانە با هەمومان لە چیز دەچێ کەواتە باسی 75 کردووە و باسی ڕێکەوتنامی جەزائیرت کردووە ئێستا وەکو باسم کرد لەو کاتە ئەو قۆناغا جیاواز بوو وتم کاتە شۆڕش کۆتایە بەڵام ئێستا شۆڕش کۆتایی پێ نایە تۆ قاوانینەکە تێ هەموو شتێک تێ بەڵام ئەم 75 فۆرمەکەی گۆڕاوە مەترسین لەسەر قاواری هەرێم ڕاستە فەرمووت لە دەستور لە قانون ئێمە مشکلەمان نییە بەڵام ئەم تەعامل دوای ڕێفراندۆمە دروست بووە هەمی مەترسی نیە لەسەرەوەی کە 75 لە 23 دووبارە ئازانی چێ من دیسان دەیڵێم ئەو مەترسی ئەو کاتی کە ڕوویدا لەسەر بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد من ئەوە نابینم بەڵام شێوازی حکومڕانیەکە بە دڵنیاییەوە بەرامبەرەکانمان هەوڵ دەدەن کە دەسەڵاتەکانمان سنووردار بکرێن و هەوڵیش دەدەن بە کەمترین دەسەڵات لەو دەستورەی عێراقی لەو حکوومەتی عێراقی بەشدار بین کەواتە دەمینێتەوە تۆ کارتی وتوێژ و گفتوگۆت چەند بەهێز دەبێت لەگەر حکوومەتی مەرکەزی بەغدا دیسان دەگەڕێنەوە سەرچی کەواتە کاتەکە تەنها ئەوە دەبێت کە ناحەزەکانمان یا پلانژێرەکان لەگەر لە دژی کووردە نەتوانن ئیسیفادە وەکو ئینگلیز دەرێ فەرق تەسود لێکیان جیاکەوە بۆی سوود بکەیت ینی هەموو کورد لێک جیاکاتەوە پارچە بێ هەر یەکە بە ئەندازەی خۆی یا بە ئەندازەی دڵخای خۆی بێدا بنشێنەگە حکوومەتی عێراقی برێ ئەوەندەم بەسەم تۆ تەماشاکە زۆر کەسێنانی ئەوە دەخوا دەڵێ ئێمە ئەوەمان خۆشترە مەعاشمان لە بەغدایە بۆ بێ ئێوەمان خۆشترە کە عایدی بەغدایە نەوتەکەت بەقابی فڕۆش وانە ئەمە هۆکارەکەی نەزانیت چێ غەریبە بەڵام غەریب نییە عیب بوو جاران برێ من لەگەم دەوڵەتی مەرکەزی بە ئێستا عیب نییە لەبەر ئەوەی ئێستاکە هەمویان بەشدارن لە حکوومەتی لە بەغدا ئیمتیازەکان وەردەگرن بەشێکی لەوەش ئەوەیە کە رازی نییە لە مدیریەتی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خۆی جامەسەم لە منتیقەی یەکێتیە لە منتیقەی پارتیە سەرتاسەرە کە ئەوڕۆکە خۆ دەتوانم بڵێ منتیقەی یەکێتی بە تەنها نیە گۆڕانیشی تێدا ئیسلامیەکانیشی تێدا یانی وەکو دەڵێ میکسە تێکەڵە باشە ئێستا ئەو جوملەی جەزایرە ناڵێتەوە پەشیمان بوویتەوە لە دڵ تەسریحەیە من ئێستاش دەڵێم پێشبینی دەکەم و بڕوا متمانەی خۆمە لە ئەنجامی تەجروبە و ڕابردووش گەڕانەوە بۆ ئەزمونونەکان شێوازێک لە ئیتیفاقی ئەلجەزایر ئەمڕۆ نەمگوتووە من لە مانجی دەی 2014 لە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان مقابلەیەکمێ ئێستا هینەکەم لایە لە 6 مانگ 7 مانگ پێش ئێستاش کە موشکبارانەکە کرا لەگەر سەود ئەمریکای کوردی گوتومە ترسم هەیە ویفاقی ئیقلیمی واتە ئاشتەوایی ناوچەکە لەسەر کەوڵی کورد و حسابی کورد تەواو بێ لێرە ئەوەی کە گوتم باسم مەسەڵەن ئیتیفاقی جەزایر ئیتیفاقیەک بوو لە بینی ئێران و عێراق خاڵەکانی کە تێیدایە ئێستاش قابلی ئەوەیە باسی لێوە بکرێت یا ممکنە ژێربەژێر لەگەری لەسەر ڕێککەوتبێن بەڵێ ئەم مەوزوعە ئەم جارەی لە جیاتی ئێران و عێراق بە بڕوای من تورکیایە تەوان سووریا ئێرانش دەتوانین نوێنەرایەتی بکە عێراقش دەتوانانی عێراقە ئێرانە عەرەبستانی سعودیش بەو ئەخیرە بە پێ ڕێککەوتنەکە ئەویش داخل بوو داخلی چی بوو داخلی چەسپاندنی ئەمن و ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوە ماسوکە ئەی چین ئێستا چین ڕۆڵی هەیە ئێستا دوای کێشەی سووریا دوای داعش دەرگایەکیان بۆ کراوە کە چین ئیسیفادەی لێکاتە لەم جمجوڵی کە چین سەر بە شتێکات بە ئێران و بە عێراق و بە سووریا و بە سعودیەش کورد چۆن بەعامل بکە من پێم وایە کورد بە ڕێژەیەشی زۆر کەم و نسبی بەشی هەیە چکە خۆ دەزانین حساباتی خۆش ینی ئاداخ با پێ بڵم بەشی هەیە لەو
ئاشتەواییت کە دروست دەبێ لەبەرچی ئەو بەشی کەمە چونکە لە چوارچەوەی سیاسەتی عێراق چەند ڕێگات پێدەدا بێنا و بازنەوە. عەرەبستانی سعودیش بە دوای ئەوەدا ئەگەڕێ ممکنە یەکەم جارە لای ئێوە بیڵێم کاتی خۆی زمانی ئەحمەد داوودۆغڵو کە وەزیری خارجیە بوو ئەحمەد داوودۆغڵو بیری لە زیندیکردنەوەی ئیمپراتۆریەتی عوسمانی کرد یارە بە سەرۆکایەتی ئەردوگان هەڵەیەکی کرد عەرەبستانی سعودیە پێش ئەوەی داعش گەشە بکە جلەوی سەرکردایەتی ئەهلی تەسەنن ئەهلی سوننەی دا تورکیا کە دایە تورکیا غروریەتی تورکیا بەم شیعارەی کە ویستیان ئیمپراتۆریەتی عوسمانی دروستکەنەوە یعنی چی یعنی سوننەی ئێمەیە ئەی عەرەبستانی سعودیە دەوری چیەبی ئەمە پەشیمانی لێبووە کەوتنە دژی سووریا ئێستا هەمویان لە هەوڵی ئاشتەوایی لەگە سووریا کەواتە کەواتە ناڕێ مامە لە هەوڵی ئاشتەوایی لەگە سووریا یعنی ڕێککەوتنەوە کەواتە سعودی و سووریا ڕێککەون عێراقیش ڕێککەوت ئێرانیش ڕێککەوت کە وەکو دەڵێ لە مێژوون جا سوڵفەیە یا مانی وەکو دەڵێ دراسەکراوە جەژنی ڕەمەزان یەکەمین جارە لە تاریخ عەرەبی سوننە سعودیە لەگەڵ شیعی ئێرانی یەک ڕۆژە بوو هەموو ئەوانە بۆنی ئەوەی لێدێ ئەگەر بیانەوێ لە ناوچەکە ئاشتەوایی دروست بێ قوربانیەکە دەبێت. جناب وتە لە 2014 شاو قسەیت کردووە ئەوەی وفاقی ئیقلیمی لەسەر حسابی کورتەوە دەبێت چکە فەرقەکەی ئێستا قورسترە ئەو هەموو زەختە لەسەر کوردستان هەیە بە خۆ دەزانی ئەو وەزارەتی خارجی ئەمریکایە راپۆرتەکانی میدیای دەرەوە راپۆرتی منەزەماتی دووەلی لەسەر مافی مرۆڤ ئەم هەموو زەختە هەیە ئەم قسەی تۆ لەم کاتایە بۆی ئاوا کاردانە لێکۆتەوە خۆ دەزانی ئاخر ڕێزم هەیە بۆ زۆرینەی من کۆمنتم هەیە لەسەر ئەوانەی دەڵێن سیاسەتمەدار دێ لە تەلەڤیزیۆنەکان مقابلە دەکە یا پێیان دەڵێن چاودێری سیاسی یا پێیان دەڵێن ڕاوێژکار ڕێزم هەموو ئەمانە حیزبی بەپێی سیاسەتی حیزبیەکەی دێ لە تەلەڤیزیۆن سیناریۆ دەهۆنێتەوە بۆ ئەو دروشمەی کە حیزبەکەی هەیەتی وەکو چۆن تۆ ئەرزێکە تێ ئەتێبی کەی بەخان و مهندسێکی ئەرشیتێکتە تێ دەڵێ نەخشەکەم بۆ بکە بەڵام نەخشەکە پێی دەڵێ ژوورەکەم دەوێت و ژوورم ئەوێ ئەوم دەوێت ئەوش دانیشێ حسابی ڕۆژ و ئەرز و خواری و بەرزیلەکە خەریتەکە دەداتێ کە دایە ئەگەر ئیمکانێتت نەبووار خەریتە دادێت چ دەکەی ئەوانەی کە ئێمە باسی دەکەین من ممکنە 8 مانگ 9 مانگ پێش ئێستا پەیامێکم لە چەند ڕێگایەکەوە نال بۆ چەند کەسێک تموریا بن بۆی هەیە بارودۆخەک بێتە پێشێ کورد و عێراق زەریبەی بەعزێ شت بدا بەداخەوە مەسەلەن ئیستیجابەیەکم نەدید مەسەلەن تۆ حساب کە بە تاکێت خۆ بۆ خەڵکی خوارەوە نانێرم نانا حتمما کە قسەکەم کردێ بۆ کەسێکم کردێ کە دەتوانێت گوێم لێ بگرێ دەتوانێت تێی بگە فەرمیێساوە هاتوۆتە دی ینی هاتوۆتە دی عێراق مەهار دەکرێ بۆ مەهار دەکرێت ینی کوردەکەی دەکاتە کەوی دەکرێت بۆ کەوی دەکرێت چکە بە درێژایی تاریخ ئەو 100 ساڵێک کە عێراق دروست بووە هەمیشە کە هێزی بە خۆیەوە دیوە نەوعێ لە تەمەڕودی کردیە مەسەلەن عەبدولکەریم قاسم وتی من دەچم کوێت دەگرم هیمنا دوای ئەوە شەڕی کورد و عێراق دوای ئەوە سەدام حوسێن شەڕی کوێت شەڕی ئێران هەموو ئەوانە لە ئەنجامی چیەوە هاتیە وڵاتەکە هەز بە هێز دەکە لێرە کێشەکە بەشێکی ڕوبەڕووی ئیسرائیل دەبێتەوە کەمەی ئێستامە باسی دەکەین حتا موشینە قسە لەوە بکرێ ئێران لە سووریا بکشێتەوە کە کشاوە بۆ دەکشێتەوە هۆکارەیە یا هەندێک دڵنیایی وەردەگرێت بۆ هەندێک شت و ئایندەی خۆی یا ئەوەتان نەوعێکە لەوەی کە نایەوە لەوێ زیاتر قوربانیەک بدا لە وڵاتێک لە شوێنێکە کە لە استراتیجەتی ئێرانی وەکو خۆی نەتوانێت خزمەت بە استراتیجە بکە لە وڵاتە هەیەتی من
ممکنە خەڵکێکی بۆ من وەکو نوێنەری حکوومەت قسە تۆزێ قورس بێ تەنها نائەمنی و نائاسایش لە منتیقەی خاوەرمیانەوە لە عێراق دەقازانجی ئیسرائیلە چکە بۆ ئیسرائیل وەکو باسم کرد نەهێوێ ئەو ئیستقراریەتە لە عێراق هەبی عێراق حەز بە قووەتی خۆی بکاسبێنێ بە ناوی عروبە و بە ناوی هەر عروبە نییە بە ناوی قیادەی عروبە کە وەختی خۆی سەدام داوای دەکرد کێشە بۆ ئیسرائیل دروست بێ وەرەوە دیسان لێرە ئەو فاکتەرانەی دەبێتە هۆی تێکدانی یا جۆرێ لە نائەمنی لە عێراقا دروستیکە کورد بەشی بەدەرەکەیە باش کاک ناسم ئێستا ئەوە عێراق و ئێران ڕێکەوتون لەسەر پاراستنی سنوورەکەەوە نیە تورکیاش هەمان تەڵەبی کرد لە سوودانێنم سەردانەیە کەواتە عێراق ئەگەر هێز بنێرێ بۆ سنوورەکەی خۆی دوو ڕۆژ پێش تا ڕۆژنامەی سەباحی زمان حاڵ ئەڵێ هێز بنێرێ لە کاتێکا هێزێکی عێراقی ناوی پاسوانی سنوورە و ناوی ناڵێ ئەڵێ هێز بنێرێ جاوی هێزە چی هێزەکە هێشتا نەچونەتە وردەکاریەوە ئەڵێ بێ عێراق هێز بنێرێ عێراق هێز بنێرێ بۆ سنوورەکان هێنی هێزی عێراقی لێوێ بێ ئابوووریەکە لێ بسەنەوە نەوتر لێ بسەنەوە هیچت نامێنێ ئەی ئەمە مەترسینی لەسەر قوارێ مەترسی چییە؟ ناخە قوارەکە دووشتە ئێمە خۆمان ئەو قوارەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی جۆرێ لە فیدرالیزمە کە لە دەستوری عێراقی اعترافی پێکراوە بەڵام کێشەکان لە چدایە هەمیشە ئێمە کێشە بە کێشە دەستپێرین قەیران بۆ قەیران دروست دەکەین قەیرانێک لەبیر بچێتەوە بە دوای چارەسەری بنەڕەتی دانەچوین ئێستا ئەوە تا ئەم کێشە دروست بووە وا دەزانین شتێکە وەقتیە دەمانەوێ وەقت پەیدا بکەین نامانەوێ مانەوێت کێشە چارەسەرکەین دەبێت دابنیشی لە بەسەر مێزی مفاوەزات ئەوەی ممکنە ئەبێ ڕێبکەوی لەسەری سا حکوومەتی عێراقی ئەمەی ئێستا دەڵێ ئەبێت بڕیاری دادگای فیدرالی جێبەجێ بکرێت دەبێت بڕیاری دادگای نابژیوانی پاریس جێبەجێ بکرێت چی ئەوانە ئەبێ نەفت یەک قسێ نەفت لە ڕێگای سۆمەوە بفرۆشێ ئەو مافانەی هەتا لە عێراقا لە چوارچێوەی دەستور تا ئێستاکە خۆی جێبەجێ ناکرێ من ئەگەر پێم بکرێ وڵا لەگەرەوە سنوورە چی گەورە بۆ کوردستان دروست بێ ببین بە حکوومەتێکی سەر بخۆ بەڵام ئەکرێ ئەبێ یا کورد وای لێ هاتیە خۆی بتوانێ ئەم کیانە ئەم قوارەیە پارێزی من پێم وایە ڕفراندۆما شتێکمان بینی ناخۆ دەچوانێ و ناشتوانێ مەسەم چۆن تا ئێستا تەجروبە دەری خست نەیتوانیوە بەڵام بە بڕوای من دەتوانێ بەرامبەر بە دوژمنەکانی پیشانیدا کە یەک بازووە یەک گوتاری سیاسیە ئەوش حسابت بۆ دەکات لەبەر چی حسابت بۆ دەکات پێت بڵێم عێراق ئێران تورکیا سووریا من قسەیەکی عەبدوڕەحمان بەزاز لە کاتی خۆی کە هەندێک کەس بە بەیانی 29 حزەیران کە ناوی دەینن یا بە تعبیرێکی تر جەلالیەکان ئەو کاتێکە خۆشم بە شێک بووم لە جەلالیەت عەبدوڕەحمان بەزاز گوتی ئێمە بۆیە ڕێکەوتوین لەگەرەوانە ئەمانەوێ چەکدار لە دەرەوەی قانون نەبێ دە چەکدار هەبێ وڵات ئیستیقرار ناکە چۆ دەتوانانی ئەمڕۆ لێرە بیسپێنێ لەو لایوی دووسپێ لە شوێنشتر بێ ئێوە هەمیشە ینی ئەمنیەتی ئەم وڵاتە تێگەچیە واتە ئەگەر حکوومەتی عێراقی ئەو متمانەی هەبوو کورد کە ئەو توانایی هەیە دەتوانێت ئەو هێزە چەکدارەی هەبێ ئەمنیەتی ئەم وڵاتە تێک بدا بۆ ئەوەی تێک نەچی ئەگەر ئەوش عەقڵی هەبێ دانیشی ئەو شتی کە مافێکی ڕەوایە ئەی دەمێ بابیکە مەسێتەوەرەوە تۆ لە 92 خاوەنی پەرلەمان و حکوومەت و هێز و داهاتی وەنیە بوو چەش ئەیت بەڵام هەموو ئەمانە نەقسییان تایە وایە ئەمە ناوخۆ خەڵک بۆی ئەمەوە ناڕازیە ئەمە چەندێکە کەمیش نییە ئەی تۆ 31 ساڵە ئەم گرفتە هەیە دوای تەشکیلی حکوومەت لە ناوخۆکی خەڵک ناڕازیە ئیقلیم جەناب نوێنەری حکوومەت دەرێمی ئەزانی ڕێیان چێ لەسەر کوردستان و دووەلیە ناڕازی منەزەماتی دووەلی ناڕازی کەس ڕازی نییە ئیتر چۆن ئێڵن ئەم کیانت بێنێتەوە بۆ شێوازە ناڕازی کە کەس ئێستا کەس نسبیە دەیڵێمەوە من پێم وایە ئەوەی لە 75دا ئەوە ڕوونالاتەوە بەڵام ئەو شتانەی کە لە ئیتیفاقی ئەلجەزائیر هەیە بۆ تەسبیتی ئەو ڕێکەوتن نامە کاتی خۆی کراوە
قابلی ئەوەیە ئەمانە جارێکی تر بێنەوە کایە یا ممکنە ئێستا لە کایە بێ من و تۆ نەیزانین هە لەسەر ئەساسەیە هەندێک قسەکە دەکرێت ئێستا ئێمە لە عێراقا هەموو لایەک تاکید دەکەنەوە ئێران خۆی من گوێم لە ئێران بۆ تازەترین قسەیان دەڵێ دەبێ عێراق کورد پابەندی دەستوری عێراقی بن پابەندی یاسای نێودەوڵەتی بن بۆ پاراستنی ئەمنیەتی حدودەکانمان بۆ چەند قسەیەکە بەڵام کە وردی دەکەیەوە ئەمەی تۆ دێتەوە پێش کە داوا دەکا بە هێزی پێشمەرگە مەرزەکەی بۆ ناپارێزرێ سوپای عێراق لێرە ماوەیەک پێش ئێستا سوپای عێراق بریتی بوو لە تەشکیلەیەکی ئەمنی عەسکەری کە پێکاتەکەی لە کورد و لە عەرەب بێ بەڵام بۆ هەیە ئەم جارەی برێنا پێکاتەکەی ئەو جێشیە خۆم هەمە ئامادەیە دەینێرم ئەو کاتە ئەوەی گوت دەڵێ چی من هەموو جارێک قسەیەکم کردێت زۆر جار لەگەر دیبلۆماتکارەکانی ئەوروپ ئەوەی دەرەوەکە لە ئێرانە باس لەوە کراوە چی دەکەین چ ناکەین گوتمە جاران ئێمە زمانی سەدام حوسێن دەچوینە هەر شوێنێک هەر وڵاتێک هەر سەفارەتخانەیەک ئەمان گوت خەبات دەکەین دژی سەدام حوسێن نەمان دەگوت چمان دەوێ ئەو دەیگوت چتان دەوێ بۆ دژی سەدام بەس ئێستا ناوێرم ئەو قسەیە بکەم چکە پێم دەڵێ سەرۆ کۆمارەکەت کووردە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانت کووردە وەزیری خارجیت کووردە جێگری پەرلەمانت کووردە ها ئێ باشە کەواتە تۆ بەشێکی لەو حکوومەتە دژی چێ دەوەسیتەوە باوەم پرسیارێکتر لە تۆ بکەم تەجربەیەکی زۆرت هەیە و لە 2007ەوە لە نوێنەری حکوومەتی هەرێمی لە ئێران تقریبا نەکاتە 16 ساڵ تەمەنێکی زۆرە خۆشت پیاوێکی بە تەجربەی لە زاویەی تۆوە ئێران چۆن سەیری قاوەری هەرێمەکە لە زاویەی منەوە یەکەم دیارە من قسەکەم لەسەر کوردستانی عێراق حەقم بەسەر حەقم هەیە بەڵام قسەم لەسەر بەشەکانی تر نییە ئێران خوێندنەوەی من وایە کورد لە عێراق بە هاوپایمانێتێکی ئیستراتیجی دەبینێ بۆ تەوازن بینی شیعە و سوننە واتە ئێران سەیری قەوارەی هەرێمی کوردستان دەکات لە چوارچێوەی دەستوری عێراقی دەتوانێت هاوپەیمانی بێ لە دەروی ئەمە قبوڵی نییە لە دەروی قبوڵی نییە بینیشمان ئەو ڕێفراندۆمەکە بەڵام بیریشن نەچی لە ڕێفراندۆمەکەش دیسان تاکە وڵات بوو پێش هەموو وڵاتەکانی تر کە خۆیان بە دۆستی کورد دەزانی لە ژێرەوە دەیانگۆ باشە لەسەرەوە دەیانگۆ مافی خۆتانە و ئێمە حەقمان بەسەرەوە نیە ئێران لە ئەوە لێ گوتی نەوە بەڵام دیسان کە ڕێفراندۆمەکە کرا یەکەم وڵاتیش بوو کە نوێنەری هاتچوو لەگەڵ جەنابی کاک مەسعود لە بارزان دانیشت ئێستا باسی سنوورەکان بکەین تەبەن ئێران بۆ ئەڵێ سنوور لەبەر حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەڕێزی شت کاتی خۆی وتت ئاگدارە کردوونەتەوە کە ئەگەر لەسەر سنوور دوور نەکەونەوە ئێران بژاردی تر بەکارێنێ باشە بژاردی تر چی یعنی ناو شارەکان بردومانەکە نییە ناختەماشەکە بژاردە زۆشتا هەر کەسە لەسەر خواستی خۆی بە پێ معلوماتی خۆی لێکدانەوەی بەرگە بەڵام هەموو ئەو شتانە هەن ئەوەی تۆ وا دەرچوو من پێم وایە ڕێگاکەیان بەرەو ئەو بژاردە گرتیە چونکە بژاردەکە بریتێ لە چی زەخن لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکە دەرێت سنوورداریان کەن وایە کە سنوورداریان نەکردن لە هەندێک شتا بە قسەیان نەکردن وەکو گوتومە ئێستا ئێران لە ڕێبەقداوە کار دەکا بۆ کۆنتڕۆلکردنی ئەو هێزانە واتە کە لە ڕێگای بەغداوە کردی بڕیارەکە تەنها لە دەستی کورد نییە لە دەستی عەرەبیشە دووهەمیشیان بە پێی یاسای نێودەوڵەتی کەسێک لە وڵاتەکەی من فیرا دەکات دێ بۆ لای تۆ یاسایەک هەیە مافی پێداوە بەڵام مافی ئەوی پێ نەداوە لە وڵاتەکەی تۆ چەکداربی لە وڵاتەکەی تۆ چالاکی بکە لە وڵاتەکەی تۆ تەدریب بکات بێ زەخت دەکە ینی ئێران سوورە لەسەر ئەم حەزبانە چەکدار نەبن لە هەرێمی کوردستان من پێم وایە ئەگەر بۆی بکرێت لەسەر زۆر شت سوورە بۆ باواسی چەکدارەکان بکەین ئەمانە من پێم وایە ئێران سوورە لەسەر ئەوەی بەداخەوە هەندێک کەسێ وا حەز دەکا ئەگەر قسەکەی من لەگەر ئەفکارەکەی ئەو یەکی نەگرتەوە ئیتر نازم
عمیلی ئێرانە و جاسوسی ئێرانە و نازانم چی ئێرانە ئەو وەکو باسی کرد 16 ساڵیشە نوێنەری حکوومەتم نەک 16 ساڵ 21 ساڵە من لە ئێرانم باشە بۆ منیان نەخشاندوێتەوە ئەگەر من جاسوس بم چۆن حیزبەکەم لێم قبول دەکا ها من ئەگەر نوێنەری ئێران بم چۆن لێم قبول دەکا بەڵام ئەو پەیامانەی یا ئەو راپۆرتانەی ئەیدەم کە سەرکردایەتی من ئەی خوێنێتەوە تێئەگا ڕازگۆیی تێدا یا ڕازگۆیی تێدا نیە واتە تێئەگا من بە کەلچی لێم یا بە کەلچی نایە جینا خۆ باشەوە چی گوتم لەسەر ئەساسی خێزان و بنەماڵە من نەچوومەتە ئێران من سەردەمایەک یەکێک بوویم لەو کەسانەی شانازیشی پێوە دەکەم ئەو هێزەی یەکێتی نیشتمانی کوردستان چوو لە دیوی ئەلوەتان کە دژی پازداران و ئەرتەشی ئێرانی شەڕی کردیە بۆ پشتیوانی حیزبی دیموکرات ئەدی ئەو مەگەر یەکێتی نەبوو من خۆم ئەندامێکی ئەو هێزە بوو و نەک ئەندامەشی مەسئولی ئیدارە و لۆجستیکی ئەو هێزە بوو ئیدارە و لۆجستیکی ئەو هێزە من دابینم کردێت کە مەسئولی دادگای دارایی ئەو شتانە بوو باشە ینی ئەوەی قسە بە من دەڵێ لە منی زیاتر کردێ فەروا بێڵێ باسی هینەکە بکەین ینی ئەوەی کەوتت حزبەکانی ڕۆژهەڵات ینی پێ دوایە تەڵەبەکەی ئێران بۆ ئەوەیە کە چەک بکەین نامەوێت زۆر بستمە سەر ئەو ماوەتە چونکە من قسەم لەگەڵکردن ئەڵێن ئێمە چەکدانانێ نەجە باشە من نانم چەکدانێ من خۆمێکێکم لەوانەی ڕۆژنامەی تورکیا ساش هەمە راپۆرتی لەسەر نووسین بڕاو کردێتەوە دەرێ فرانکەسی یەکێتی لە قاسمەڕۆژ 50 قطعە سیلاحی داوەتە فرانکەسی کوردی تورکیا یاهی ئێران باشە ئەو ڕۆژانەی زروف وابوو و قسووریمان نەکردیە ینی بڕوامان بە خەباتی چەکداری خۆمان و ئەوانیشە بووە بەڵام لە هەموو قۆناغەکان ناتوانانی تۆ لەسەر ئەو بڕواە ببینێ خەباتی چەکداری بەردەوام بێ قازان 2023 قازانجا من پێم وایە ئێستا ئەوەندەی خەباتی سیاسی دیپلۆماسی قازانجە ئەوەندە خەباتی چەکداری ئەگە باشە بوو ئەو ڕاپەڕینە ئەم خۆپیشاندانانەی لە ئێرانێ بوون بۆ نەیانتوانی بۆ ئەنجامە بگا کە دەیانەوێت کەواتە چارەنووسی حزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستان لە هەرێمی کوردستان بە کوێ ئەگا ئەمانە خەباتێکیان کردیە خەباتێکی ڕەوایە بەڵام هەلومەرجەکانی خەباتی ئەوان ئەوە دەخوازێ لەم قۆناغەدا بیر لەوە بکەنەوە بەر لە خۆیان ئەگە کیانی کوردی لە هەرێمی کوردستانی عێراق پارێزراو بێ لە قووەتدابن زیاتر ئەتوانن دیفاع پارێزگاری لە بوونی ئەوام بکەن لە هەرێمی کوردستان وەچی گوتم هەموو شتێکیش بریتی نییە لە خەباتی چەکداری چونکە ئێران خۆ دەزانین سا لە خۆپیشاندانەکان ئێران کەم بۆتەوە بەڵام هەر ناوبەناو هەیە ئێران ئەوە متتەهەمەکە بۆی کە لە پشتی خۆپیشاندارەکانەوە جا باشە خۆ ئیتیهامی کە هەیە با بڵێن کە ئێران دەیڵێ درۆ ناکە خۆشیان ئێلێن دەزانین خۆیان لە ئیزاحەکانیان دێڵێن ئەمە خۆ ناشاردێتەوە سەرەتای ڕاپەڕینەکە کەسانێک هەبوون لە تەلەڤیزیۆنەکان زۆرناژەنی ئەوە بوون شەڕی ناخۆ لە مەهاباد دروستکەن بە حسابی ئەوان ئێستا دێنەوە حکوومەتی ئەوانە قبول مەکەن غێری ئەوەی هەندێک کەس ماڵی وێران بوو خەڵکی لێکوژە 532 کەس لە خەڵکی کوردستانی ئێران شەهید بووە لە ئەنجامی ئەو هینە باشە ئەنجامەکەی تەنها ئەنجامەکەی من خۆم ئێستاش دەیڵێم ئەنجامەکەی ئەوەیە حرەکەیەک دروست بوو دەتوانێت باسی مقاومەتی کورد بکە دەتوانێت ڕاپەڕێری کورد باس بکە بەڵام ناتوانێت ئەنجامەکانی بەوە بگەێنێت کە فەرم و دەستکەوتەکەی ئەوەیە کە لە سایە ئەو قوربانیانە ئێمە ئەوە دەستکەوتمانە لە هەموو ئەو شتانەی کە ئەتیمادی دەکرا سەری ئەمریکا پێش هەموو وڵاتەکان گوتی ئێمە لەگە ڕوخانی ڕژێم نین کەواتە بۆ دەکی خاڵەشی تر لە ئێران دەری ڕوخێنی چێ دێتە سەر حکوم ئەوەی دێتە سەر حکوم شایستەیە چونکە ئیتۆنیا لە ئێران حکوومەت بڕوخێ کورد بمچینە تێیداوی بەڵام بەشدار نییە بەشی نییە بەڵام زروفی لێسا باشتر نابێ بوونێن لە سێدارە نەدرێوە نیە باسی بە ئەوەی کە باشتر دەبێ باسی تر دەکەم باسی ئیدارە و حکوومەتی ئێرانی دەکەم چێ
کوڕیشە تەجروبەمان کرد وایە مجاهیدینی خەڵک تەجروبەمان کرد بێتە سەحسابی جمهوری ئیسلامی ئێرانی ئەویشمان تەجروبە کردیان کەواتە هەڵەبوون لەم خۆپشاندانی ژینە من ناڵێ نا بۆ هەڵەبوون ینی من پێم وایە ئەنجامەکەی ئەوە نەبوو کە ئێمە دەمانەویست یا با بڵێم ببوورە ئێرانەکان دیانێت